بەزاناوی سەرۆک بە من برێ هەفتەک لە پێش دەرکە ڕاوەستم مەجوولێ حرەکەم مەکە نان مەخۆ ئەو مەخۆ یەک حرەکە ناکەمی یەک لە سوێی خۆم ناجوولێم کەم دەروێشی ئەو باوەڕم بە پرۆسە دیموکراسیە مەزنە گەورە هەیە کە لوتکەیە لۆش خۆمەڕژار وەکو جەلا پەرێشان بەس شەردی ئەمە هیچ بەڵێن نادەم بەڵام ئەوی پێم کرایە کردومە ئەوی پێشم دەکرێ هەر دەیکەم ئەوی پێشم نەکرێ لە توانای من دانەبێ ئاساییە بسمەوێ و نەسمەوێ زۆر ئاساییە و گوتم خۆمەڕژاردی و پرۆسەکە باوەڕم پێیە ئەرشیڤەکەی پەرلەمانم لە پاشیش ئەمە 4 ساڵ نیوە پێشیش لە ئەنجومەنی ڕۆژێ هەتا ئێوارێ من لە بەیانیان دێم هەموو ڕۆژێ هەر ڕۆژ نییە ڕۆژی خوایانی ئەمن هەفتەش مڕاجعە نەبێ لە دائیرەکان هەموو ڕۆژ جەدوەلم هەیە خشتەمەیە لە مەتبەخ ڕۆژانە من دەیان کەسم بینەوە هەموو ڕۆژ خشتەی دیداری خەڵکم بە هەموو ڕۆژ ئیشی خەڵ بەخۆم شخصی وەکو جەلا پەرێشان دەچمە پارێزگا دەچمە قایمقامیەت دەچمە شارەوانی جەدوەلم هەیە دەچمە بەڕێوەبەری پۆلیس ئاسایش وەزارە شارەوانی وەزارەتی ڕۆژنامەیی هەر ئیشەکەم پێکراوی چوومە بەگەریاکە دیوە کردومە خوش لەسەرمانە چووکە فەزلی خۆم لەسەرە خوای گەورە چی پێم کرد ئەومان بۆ دەکەم هیچ کێشەم لە کەس نییە من جەلا پەرێشان وەگوتم پرۆسەکە دیموکراسی باوەڕم پێ نامن ئەوەی قسان دەگوزارێ دیسان گوێم تەنەبوواتی خەڵکە لە خۆی خەڵک سەرێ بابرێ لیستەکە تازە تەواو بووە بەزاناوی سەرۆک بە من برێ هەفتەک لە پێش دەرکە ڕاوەستم مەجوولێ حرەکەم مەکە نان مەخۆ ئەو مەخۆ یەک حرەکە ناکەمی یەک لە سوێی خۆم ناجوولێم ئەو پیاوە بە من بڵێ یەک هەفتە یەک مانگ بۆستە لە جێ خۆت ئەوها ڕاوەستە هیچ مەڵێ هیچ مەکە ڕادەوەستم چکۆم دەروێشی ئەو